سەرنجڕاکێشی تێدایە لە ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵ کەسێک لێرە گەنجێکی کاسب لە شاری هەولێر 2 خێزان و 2 منداڵی وەفات دەکەن هەرێکی و بە چیرۆکێکی سەرنجڕاکێش و جیاواز لە ماڵی کاک یەحیام کاک یەحیا ڕەشید کە لە ساڵی 2022 خێزانێکی وەفات دەکات لەگە منداڵەکەی کە منداڵەکەی بۆ هۆی خۆی باسیەکە چاونەفەسەوە بووە دوای ئەوەی کە دایکی بەرگەی گیان لە دەزانی منداڵەکەی ناگرێت وەفات دەکات دوای کە زەواج دەکاتەوە جارێکی دیکە دیسان خێزان و منداڵەکەی دیکە وەفات دەکەن و ئێستا ئەم خۆی باسیەکە لە سەرگەردان ماومەتەوە ئەچمە هەر داوای هەر ئافرەتێک کەس ژنم ناداتێ بەم نەڵەن تۆ ئەبیتە هۆی گیان لە دەزانی و ئافرەتانی کە دایانهێنی بە هەر هۆکارێک بێت دەسەم لە ماڵی ئەوم لەمێت چیرۆکە لە زاری ئەوە ئێوە گوێبیستی بن تاوەکو خەڵک بزانێ هۆکاری گیان لە دەزانی خانەوادەکەی یان خێزانی منداڵەکانی چی بووە کاک یەحیا سڵاو لێ بێم کاتەوە باش زۆر سپاس بۆم دەرفەتە ئیشەڵا دوانە خۆشیتان بێ بۆم باس بکە ئەم چیرۆکە سەرنجڕاکێشە بۆ لە ماڵە دروست بووە هەر ئافرەتێک لێتە ماڵی هەم منداڵێک لەدایکە بە گیان لە دەست دەدەن هۆکارەکانیان چی بوو بە تایبەتی با لە خێزان یەکەم تۆ دەست پێ بکەین کە تا چەند چاونەفەس کاریگەری لەسەر ئێوە هەبووە سەرەتا بە خێراتتان دەکەم من هیچ کێشێکمان نەبوو لەخوا بەزاد بێ ژیانی خۆمان پێکی نابوو مناڵێکما هەبوو ساڵی 2019 هاوسەرگیریم کرد دوای ساڵێک کوڕێکمان بوو کوڕەکەشمان هیچ مشکلی نەبوو زۆر تەندروست بوو ها ساڵیادی لە دایک بوون و شتیوە کە بۆ 2 ساڵ ساڵیادم لە بۆ کرد ڕۆژی دایک بوونی لە بۆم کرد 5 ڕۆژ پاش ئەوەی کە ساڵیادی لە دایک بوونەکەم بۆ کرد چاونەفەس دەیدا لە ناو جێگا بوو دەم چاوی سپی بوو لێویشین بوو گیانمە خەستخانە وتی هیچ مشکلەی نەبیبەوە سەعاتێکی نیوەڕۆ هینامەوە هیچ مشکلەشی نەبوو تەندروست بوو مناڵەشی سەعات تقریبا 5:30 بوو لە ماڵی دایکم چوومە ماڵی خۆمان وتم شمەشی کار و کاسبیم لەبەرە با لەبەرکەمەوە و دێمە ماڵەوە سەعات 6:30 لەناو سیارەکەی خۆم گیان لێ دەستدا کوڕەکەم کە گیانمە خەستەخانە وتی بەداخەوە بە خۆت خۆشبی دوای ئەوە 18 ڕۆژ دوای ئەوەی کە کوڕەکەم مرد خێزانیشم لە عەژمەتی کوڕەکەم بەزجیدا 18 ڕۆژ پاشەوی ئەویش وەفاتی کرد دوای ئەوە چیت کردەوە هاوسەرگیرت کردەوە خێزانی دوای ئەوە یعنی هەتا ڕادێک شێوام یعنی ژیانم زۆر ناخۆش بوو سەرگەردان بووم ژیانی هاوسەرگیریم پێکی ناوە 2024 دوای 2 ساڵ کەوەی خێزانە مرد خێزانەکەم مرد دوای 2 ساڵ ئەوجا هاوسەرگیریم کردەوە وەکو وەفایەک ژیانی هاوسەرگیریم لەگەڵ خێزانی دووەم پێکهێناوە هیچ مشکلشمان نەبوو دوای تقریبا 2 مانگ حملی هەبوو حملەکەشی 8 مانگ و تقریبا 10 ڕۆژ بوو مناڵەکەشی ناو زۆر تەندروست بوو هیچ کێشەشی نەبوو سەردانی دکتۆرێکمان دەکرد لە هەولێر نامێ ناوی دکتۆرەکە بێنم تقریبا هەر مانگێکی نەمابوو بەڵێ ئەو عیلاجەی ئەو دکتۆرە بۆی نووسی بوو بە هۆکاری ئەوەی کە زەختی بەرز بێتەوە کە زەختیش بەرز بەوە جەڵتە لێیدا گەیاندمە خەستەخانەی دکتۆرەکە گوتی بە خۆت خۆش بی وتی ئەگەر دەتەوێت مناڵەکە ڕزگار دەکەین گوتم نامەوێ من دایکەکەم دەوێت دایکەکە لە بۆ من گرنگترە کە کارەبایان لێدا لە دایکەکەی مناڵەکەی ناوزشی مرد تو دوو مەبەست یەکەمیان ئەوەیە کە لە ڕووی یاساییەوە دکتۆرەکە بگا بە سزای خۆی دومیان ئەوەی کە خەڵک خۆ باسیەکەی ژنە نادەنێ ئەوم بۆ باسکە بەڵێ ئێستا ئەمن دەچمە هەرداوای هەر ئافرەتێک دەرن تۆ بکوژی دەڵێن تۆ ئافرەت دەکوژی سەرخۆرێ وەکو کوردەواری خۆماناڵێ دەرێت تۆ سەرخۆرێ دەڵم با بە وەڵڵا هۆکاری پەیوەندی بەبنەوە نییە ئەوە فاسم کردێت تو عادلیم کردووە هیچ کێشەک لە من نییە قسمەتەکەی خوایەوە بۆ ئەمر خێزانەکانم بمری ئێستاش دەمەوێت لە ڕێی کەناڵەکە ئێوە دەمەوێت ئەو دکتۆرە بە حەقەتی یاسایی بگەێنم سکاڵا سکە دەسما هەر بنکەیەک دەڵێ دەبێ بچی لە قەزای شەقلاوە سکاڵا بکەیت کەیسەکەشم لە محکەمە یەکلایی بووتەوە کە ئەو دکتۆرە خێزانمی کوشتووە بەڵگەم هەیە لە محکەمەی شەقلاوەیە دادی سەلماندوێتی کە ئەو عەبوو عیلاجە بوویتە هۆکاریەوە کە خێزان بمری زۆر سپاس گوێبیستی بوونێ ڕەشیدێکی کە لەو هاوڵاتیانی سنووری پارێزگا و لێر کە دوو داواکاریەکیان نەچێتە داوای هەر ئافرەتێک کە ژنی ناداتێ خۆی باسیەکانمە کێشەی بۆ دروست کردوم بۆ خانەوادەکەشی کێسا ئەوەی وێ ئەوڵین ژیانی یاسەرگیری پێبێنە بەڵام کەس ئامادە نیە ژنی بداتێ دومیان
خێزانی دومی بۆکاری هەڵی پزیشکێک و گیانێزدا و خۆی باسی دەکە کە چەند دەرمانێکی بۆ نووسیوە ئەو بۆ تۆی یانزانی ئەو خێزان و منداڵی ئێستا پزیشکەکە بە ئاسایی دەسوڕێتەوە لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانە ناوەکەی لای زوم پارێزراوە کە ئەم سکاڵاشی لە سۆتۆمارکردەوە بڕیاری دادگاژێ بۆ دەستگیرکردنی ئەو دکتۆرە بەڵام تاوەکو ئێستا دکتۆرەکە دەستگیر نەکراوە خۆی باسیەکە سستیەکەی لە بەڕێوەچوونی مامەڵە یاساییەکان لە ڕووی پۆلیسەوە داواکارە دەنگی بگا بەلایانی پەیوەنددار بۆی کە دکتۆرەکە بگا بە سزای خۆی بەشێک لە خەم و ئازارەکانی گیانلەدەزانی دوو خێزان و دوو منداڵەکەی کەم بکاتەوە.